ئێمە هەمیشە ئەمە کارەکانمانە ئێمە چالاکیەکەین لە بەرامبەر ئەو توندوتیژانی کە لە کوردستان ڕۆیە ئەو ڕۆتاریەکانی کە یەکێتی پارتی دروستیەکەن بۆ خەڵکی کوردستان ئێمە بەیانێکین لێرە ئەو قوسوخانەکان کە ناتوانن ڕاستیەکان بەباشی بگەێنن ئێمە لێرە ئەو ڕاستیانە بە بەیانەکەین بۆ کۆمەلگای نێودەوڵەتی لە ناوی شانای بەریتانیا حکوومەتی بەریتانیا ئێمە ناوەسین چالێکەکانمان ئەنجامێن چالەکانمە دووبارە ئەەکەینەوانێ لەم وڵاتە دیموکراسیە بەدەنگی بەرز هاوارەکەین نابۆ ستەمی یەکێتی پارتی نابۆ ئەو ڕۆ ڕەشەی کە یەکێتی پارتی دروستیان کردووە لە ناو کوردستانە کە کەس ناتوانێت پشتیوان لەگەڵا بکات هیچ دادوەرێک هیچ دادگایەک برادەران کە ڕێکخراوی حەڤی شوباتە کۆبینەوانە چەند ساڵە لێرەین ئەمە بۆ ئەوەی کە ئیدانەی ئەم توندوتیژیە بکەین کە لە کوردستان و لە عێراق ڕۆیە هەر بۆ ئەمە پەیامێکم ئامادە کردووە لە ئێستادا لە دۆخی هەرێمی کوردستان بەهۆی چەند هۆکارێک نەکردنەوەی دەرگای پەرلەمان و تا ڕادەیەکی زۆر ناسەقامگیری هەرشەی ئەمنی ناوچەکە بۆتە ئامانجی هێرشی فڕۆکەی بێفڕۆکەوان و موشەکی زۆر جار ئەمانە پێوەستن بە گرژێ ناوچەیە کانی نێوان دەوڵەتانی ئێران و زلهێزانی وەکو ئەمریکا و ئیسرائیل میلیشە ناوخۆیەکان حەجی شعبی زۆر جار هەولێر و سلێمانی دەکەنە ئامانج ئەمەش دۆخێکی بەردەوامی ترس بۆ هاوڵاتیانی مەدەنی دروست دەکات دابەشبوونی سیاسی ڕکابەری ناوخۆیی نێوان هەردوو حیزبی سەرەکی پارتی وێشێتی لە هەولێر و سلێمانی قوڵتر بۆتەوە ئەمە نەبوونی بەرەیەشی یەکگرتووی قورستر دەکات بۆ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان نەتوانێت دانوستانی کاریگەرانە لەگەڵ بەغداد ئەنجام بدات بۆ پاراستنی سنوورەکان قەیرانی ئابووری دواکەوتنی موچەی فەنبابەرانی حکومی ناکۆکی لەسەر هەناردەکردنی نەوت لەگەڵ بەغداد و نەبوونی ئیداری دارایی یەکگرتوو بۆتە هۆی سەختی ئابووری بەرچاو بۆ دانیشتوانی ناوخۆی کوردستان هەرێمی کوردستان لە یەکێک لە قۆناغا هەر هەستیارەکانیدا بێدەنگی یان بێکردەوەی هەستپێکراوی هەردوو حکوومەتی ناوەندی و هەرێمی کوردستان ڕێکدانەوەی بێزاریەکی قوڵە لە نێو خەڵکدا کاتە حکوومەتێک نەتوانە سەلامەتی سەرەتایی لە هێرشە ئاسمانیە ناوخۆیی و دەرێشەکان بکات حکوومەتێک نەتوانێت جڵەوگیری سەرکردایەتی میلیشیاکان بکات سەقامگیری ئابووری مسۆگەر بکات بەهۆی شەڕی ناوخۆیی سیاسی کۆمەلگا و خێرزان لاواز دەبێت و هەڵدەوەشێتەوە بۆ داهاتوویەکی ئارام بۆ کوردستان ئاشتەوایی ڕاستەقینەی حیزبەکان بۆ ئەوەی سەلامەتی بژێوی خەڵک پێشینەی بەرژەوەندی حیزبی بنەماڵی بارزانی و تاڵەبانی بێت دەستێوەردانی بەهێزی نێودەوڵەتی حکوومەتی فدراڵی عێراق بۆ ڕاگررتنی گروپە میلیشیاکان لە بەکارهێنانی هەرێمی کوردستان وەکو سەنگەرێک بۆ شەڕی بە وەکالەت هەرچی زووە حکوومەتێک پێک بهێنرێت حکوومەتێک پێک بهێنرێت حکومڕانی شەفاف کە چارەسەری پێداویستی ئابوووریەکانی هاوڵاتیان بکات و هەڵوێستی ڕوون بکات هەڵوێستی ڕوون و بەرگریکارانە لە بەرامبەر هەڕەشە ئەمنیەکان دابین بکات خەڵکی کوردستان لە مێشە خۆراگریەکی زۆریان نیشان داوە بەڵام سەقامگیری ڕاستەقینە تەنیا کاتێک دێتە ئاراوە سەرکردەکان یان سەلامەتی مەدەنی و سەروەری ناوچەیی لە پێشینەی کارەکانیان بێت بۆ ڕاگررتنی لە هەر گۆڕانکاریەک کە زیان بە خاکی کوردستان بگەێنێت